كاکە ئیبراهیم ئەو کاتت باش ئێواران لە پاش مادیبوونیە دێم نێگەلەش دەکەن کاکە ئیبراهیم دەچێشم ئەو جە سوپرایزێکی هەیە سێ ڕۆژکە لەومان کەشف دەکا لە بیر مەکە نا کە سوپرایزەکەمان کەشف کرد برێن کاکە یارەبی دەست خۆش بی هەر سەرکەوتوبی ئینشاءالله بابێتن فیتنە چیەرە بەس بابێتن چێ ناینێنم بەس بابێت ئێرە ئەم سڵعی منە ڕۆ لەگەوی تەواوی بەخوای تێک گیر بینەش نەواز دەکرێن بختای بۆ من دەکەین والله خەتای چوو والله کێ پێ کێش پێ دوتە نییە ناینێنم نارم سومبا شتیوان نییە بابێتن خلاص کرد خلاص گەلێک وەردارەوە لێ کرام لێ هەرنیە ڕازە سەمیز ناتاوی دبڕە بەعایزان الله بەخێر بێی لەگەر منی گیان میران ڕێزمانێ هلا برام شلوني؟ السلام عليكم أحوالك؟ هاش برام ولو ولا عمي في ديوانه؟ شام عمو بخواي طالق عمي